کی او هی کوردی ئەمەشمان لەبیر نەچێ ئەمە تەنها شاندێک نییە کە پێی کاتبێت لە چەند کۆمپانیایەکی ئەمریکی کە لێرە کارەکانیان کە بەنیازن لێرە کارکەن بەڵکو ئەمە ڕێکخراوێکە کە هەم ئەمریکیە هەم کوردیە و سپاسی یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستانی شەکەین بۆ میوانداریان و کردنەوەی دەرگا جوانەکانیان بۆ ئەم دانیشتنەش. سپاسی ئەندامانی ئەنجومەنەکە بکەم کە هاتوون بۆ کوردستان و بۆ ئەو باوەڕی کە هەیەە بە کوردستان و سپاسی شانەکەین بۆ ئەوانەی کە یەکەم جاری شانە بێن بۆ کوردستان و تاکو ئێستا لێرە کاریان ئەنجام نەیاوە. هیوادارم لە میانی ئەم سەردانەیان زیاتر و باشتر تێبگەن لە بارودۆخی هەرێمی کوردستان لە دەرفەتەکان کە هەن لە هەرێمی کوردستان و لە ئاستەنگەکانیش کە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. و بینینی ئەم شاندە گەورەیە لەم کاتە هەستیارەدا زۆر جێی خۆشحاڵی و دڵخۆشکەریە بۆمان بەڕاستی لە کاتێکا کە ئێمە ڕوبەڕۆی ئەم هەموو کێشانە بووینەتەوە، جەنگی دژی داعش، کێشەی ئابووری و دارایی، کێشەی مرۆڤی و ئەو هەموو ئاوارە و پەنابەرانەی کە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە و بێگومانیش کێشەکانی تریشمان کە لەم کاتەیە شاندێکی وا گەورە بتوانن متمانەیان بە هەرێمی کوردستان هەبێ، باوەڕیان بە هەرێمی کوردستان هەبێ، لەم کات هەبێن سەردانی هەرێمی کوردستان کەن جێی دەستخۆشیە و جێی دەستخۆشیشە بۆ نوێنەرایەتیمان لە ئەمریکا بۆ کارەکەیان. گەشەپێدانی پەیوەندی ئابوووریەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا ئەولەوێتێکی گرنگی هەرێمی کوردستان بووە و ئەمە پێم وایە گەشەپێدانی پەیوەندیە سیاسیەکانە، گەشەپێدانی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە، گەشەپێدانە لە پەیوەندیە سەربازیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا. شەمە بەشێکە لە باشترکردنی پەیوەندیەک کە ئەو پەڕی گرنگی و ئەولەوێتی هەیە لە هەرێمی کوردستان و ئێمە لە کوردستان شانازی بەو ئاستی پەیوەندیە ئەەکەین کە کوردستان هەیەی لەگەڵ ئەمریکا و وەکو پێشتری شاماژەم پەیوەندیەکان لە چەند ئاستێکان پێشتر تەنها لە بواری سیاسیا بوو، ئێستا فراوانتر بووە لە ڕووی اقتصادی و ئابووریەوە و داراییەوە پەیوەندێکی بەهێزمان هەیە، ئێستا لە ڕووی سەربازیشەوە پەیوەندیەکە ڕوو لە بەهێزیەکە هەمیشە و ئێمە هەمیشە ئەمریکامان وەکو هاوپەیمانێکی استراتیجی وەسف کردووە و خۆشحاڵیشین کە ئەمڕۆ ئێمە دۆستێکمان هەیە لە کاتێکا کە ئەم هەموو کێشانە بووینە کە دۆستێکمان هەبێ وەکو ئەمریکا کە بتوانێت سیاسیەن، ئابووریەن، سەربازیەن و لە ڕووی تریشەوە پشت و پەنامان بن، هاوکارمان بن و هاوپەیمانمان بن. و ئێمە نابێ دەوری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکامان لەبیر بچێت، نەک لە مێژووی خۆمان نەک لە ئەمڕۆژ و ئەو دەرفەتەی کێدراوە بە هەرێمی کوردستان، ئەو گەشەپێدان و پەرەپێدان بەخۆیەوە ببینێ بەبێ ڕزگارکردنی عێراق کە پشتی شێری ئەو ئەرکە بە ئەمریکا سپێررا نەداهاتە دی. ئەو باوەڕی کە مستەسمر و بازرگانەکانی خۆمان هەیان بوو بە گەشەپێدانی هەرێمی کوردستان بە ڕوونە لە کاتی دوای ڕوخانی ڕژێم و هەوڵدانمان بۆ بنیادنانی وڵاتێکی نوێ لە عێراقا زیاتر گەشەی کرد و هاتە دی. و نابێ لە بیریشمان چێت لە کاتی هەرە پێویستی ئێمە لە هەرێمی کوردستان لە بیدایەتی شەڕەکەی نەخوازراوی ئێمە لەگەڵ هێزی تاریک پەرستانی داعش ئەمریکا بوو کە هاتە هەنامان، ئەمریکا بوو کە هات هاوکاری ئێمەی کرد دوای چەند وڵاتێکی تریش کە لە کاتی هەستیارە هاتن هاوکاری هەرێمی کوردستانیان کرد و ئەو دامەی کە ئەمڕۆ حکوومەتی هەرێم و هێزی پێشمەرگەی کوردستان وەری دەگرێت لەلایەن ئەمریکیەکانەوە هاوکاریەکی زۆر گرنگە، هاوکاریەکی بەرچاوە و هاوکاریەکی شەکە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبووە لەسەر دەرەنجامەکانی ئەم شەڕە لەگەڵ ئەو هاوکاریەی کە لەلایەن وڵاتە ئەوروپیەکانیشەوە گەیاندراوەتە هەرێمی کوردستان. ئێمە ئەبێ هەمیشە
سوپاسی خۆمان لە هەموو دەرفەتێکە بگەێنین بە دۆستەکانمان لە ئەمریکا بۆ ئەو هاوکاری و هاوپەیمانیەتیە. ناو بەناو ڕەنگ بێ خلافمان هەبێت لەسەر سیاسەتێکی ئەمە سەر بۆچوونێکە ئەمە زۆر شتێکی ئاساییە، بەڵام ئیتیجای پەیوەندیەکانمان، ئەهمیەتی پەیوەندیەکانمان، گرنگی ئەو پەیوەندیە هەمیشە لە گەشەیە بووە و خۆشحاڵیشین کە ئەمە ڕۆژ بەڕۆژ گەشە بکات و بەرەو ئاستێکی بەرزتریشە بچێت. گرنگە ئێوەی بەڕێز لێرە وەکو بازرگانەکانی هەرێمی کوردستان، وەکو مستەسمرەکانی هەرێمی کوردستان، وەکو هاوڵاتیە خەمخۆرەکانی هەرێمی کوردستان هەمیشە دەرگای کارکردنتان کراوە بێ بۆ دۆستەکانمان لە دەرەوە بە تایبەت لە ئەمریکا و ئێمە پێکەوە بتوانین وەکو کوردستان و ئەمریکا گەشە بە کەرتی تایبەت بین لە کوردستانەکەمان. شاراوە نییە کە ئێمە لە کوردستان حکوومەتێکی زۆر گەورەمان هەیە و بەشێکی زۆری ئەو خزمەت گوزاریانەی کە ئەگەێنێت لە بۆ هاوڵاتی لەلایەن حکوومەتەوە ئەگەێنرێت و حکوومەت دەورێکی گەورە و گرانیشی هەبووە لە ناو بەشەکانی کۆمەڵگای خۆمان لە کەرتەکانی جاجامان. بۆیە ئێمە ئەمەش لەلایەکەوە ئەرک و واجبی حکوومەتە، لەلایەکی تریشەوە زۆر زاڵ بووینە بەسەر کەرتی تایبەتە و نەمان هێشتووە کەرتی تایبەت وەک خۆی وەک پێویست گەشە بکات و حکوومەت بەشێکی زۆری ئەو فەراغی پڕ کردوێتەوە. بۆیە پەرەپێدانی ئەو پەیوەندیە بازرگانیەی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا و پەیوەندی ئابووری نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا ئەتوانێت هاوسەنگیەکی تەندروستتر بهێنێتەدی لە هەرێمی کوردستان بۆ گەشەپێدان بە کەرتی تایبەت کە ئەم گەشەپێدانە بە حکوومەت ناکرێت. ئێمە ناتوانین لە حکوومەتە بین گەشە بە کەرتی تایبەت بین، ئێمە بەڵکو ئەتوانین ڕێگا ئاسانکەین بۆ ئەوەی کەرتی تایبەت گەشە بکە، یاساکانمان بگونجێنین بە پێداویستیەکانی هەرێمی کوردستان، ڕێنمایەکانمان داڕێژین بە شێوەیە کە نەبنە ڕێگر بۆ کارکردن بەڵکو ببنە هاوکار بۆ کارکردن. و ئەمەش لەم جۆرە ئەنجومەنانە ئەتوانن هاوکارمان بن کێشەکانی خۆمان ئەگەر نەیزانین کە بەشێکی خۆ زۆری ئەزانین، بەڵام ئەوەی کە نایزانین ڕوونی کەنەوە بۆمان و ئێمەش ئەتوانین لە هەمان کاتە لەگەڵ ئەم ئەنجومەنە لەگەڵ وڵاتانی دیکە وڵاتێکی وەکو ئەمریکا هاوکاری یەکتری کەین بۆ گەشەپێدانی کەرتی تایبەت. گەشەپێدانی کەرتی تایبەت پێویست ناکە من بۆ ئێوەی بەڕێزی ڕوونکەمەوە گرنگە لەبەرەوەی کە ئێمە کە بیر لە ئایندەی نوێی خۆمانەکەین، بیر لە نەوەی نوێی خۆمانەکەین، ئەبێ بیر لەوە بکەینەوە چۆن نەوەی نوێمان کە لە زانکۆ دەرەچێت، کە لە کولیەکان دەرەچن، کە لە پەیمانگەکان دەرەچن، چۆن جیان نەکرێتەوە لە کەرتی تایبەت. نەک تەنها و جەوێک دروستکەین لە هەرێمی کوردستان کە خەڵک حتا ڕوو لە حکوومەتکە بۆ ئەوەی ژیانیان دابینکە، موچەیان بۆ دابینکە، شوێنی هەلی کاریان بۆ دابینکە. ئەمە لە وڵاتی پێشکەوت و لە وڵاتی